ساڵتان لێوێت دویدە ڕۆژی ڕابردوو یادی یەکێتی نووسەرانی کورد بوو لە کوردستان و لە سلێمانی و لە زۆربەی شارەکان ئەم یادە بەرزڕاگیرە و هەڵبەتە نووسەرانی کورد هەموو دەزانین قەڵەم و خامەی تایبەتی خۆیان هەیە و کاریگەری خۆیان هەبووە لە سەرەتای مێژووە تاکو ئەمڕۆکەش کە مێژووی داهاتوو دەنووسرێتەوە و زۆر خۆشحاڵم کە لەم پرۆگرامەی ئێوارە سلێمانی بۆ ئەمجارە کە زۆر بەسپاسەوە لەگەڵ بەڕێز ماوسەفا ئەسەراج بەڕێزیان جێگیری لێپرساوی لە قیسلێمانی یەکێتی نووسەرانی کوردستان ئەم پرۆگرامە پێشکەش دەکەم بۆ ئەم یادە و هەروەها بۆ کۆمەڵێک پرسیاری گرنگ پرسیارگەلێکی گرنگم هەیە لەگەڵ بەڕێزیان کە باسی دەکەم. ماوسەفا زۆر بەخێربێی خۆشحاڵم لێرە دەتامی زۆر سپاس دەکەم سوپاسەوەی ئەرکومان دووبوون دەکەم بۆ خوێندنەوەی مێژوویەکی پرشنگداری یەکێتی نووسەرانی کورد. زۆر بەڕێستان بەخێراتنەکەین و خۆشحاڵم. مامۆستا پێم خۆشە لە سەرتاوە بەوە دەست پێ بکەم یەکێتی نووسەرانی کورد هەموو دەزانین و مێژوویەکی تایبەتی خۆی هەیە بەڵام بۆ بینەر و بیسەرەکانم بۆ ڕەنگە هەندێک لە جیلە تازەکان ئەوان کەسانێکە من بەردەوام کەسانێکان کە ڕەنگە پێویست ئەوە نەزانن یاخودەن دەشتیان تێپەڕان بێ دەمەوێت سەر لە نوێ بپرسمەوە کە یەکێتی نووسەران لە ساڵی چەند دامەزرا و هەروەها زۆرترینی ئەو ئامانجانە چی بوو کە وای کرد ئەم یەکێتی نووسەرانە بۆ کورد دابمەزرێ؟ یەکێتی نووسەرانی کورد لە ڕۆژی دەی دوی ساڵی 1970 دامەزرا. ئەو کاتە کۆمەڵی ڕۆشنبیر کۆبوونەوانێ بەر لەوەی کەوای پێش ئەوان یەکێتیە دیوانی عێراق لە ساڵی 1950 دامەزرا بوو و داوا لە زۆر کوردەکان کرا کە بەشداری ئەو ئەدیبانی عێراقیە بکەن بەڵام کوردەکان پێیان خۆش بوو یەکێتیەکی نووسەرانی کورد دەوێت کە ببێتە ماڵی کورد ماڵێک بۆ هەموو نووسەران و ڕۆشنبیران لە پێناوی بەدیهێنانی ئامانجە سەرێکەکانی نەتەوە و نیشتیمان و ئەدەب و کەلتوری کوردیان. لەو سەرەتا یەکەم کۆنگرا کتاوان لەم بەڕێزانە پێگات بوون کە بە ئامادەبوونی 111 ئەندام بەشداری کۆنفرانسەکەیان کرد و ئەم بەڕێزانە دەرچوون لە ساڵی لە دوای بەیانی 11 ئازاری 1970ەوە. هەژار مکریانی بوو بە سەرۆک، دکتۆر ئیحسان فواد بوو بە جێگری و هەروە دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوول بوو بە سکرتێر، عەبدوڕەزاق بیمار بوو بە ژمێرار بە دوای شتالقەکان دەستیان پێکرد. بەڵام ئێمە ئەتوانین بڵێن ئەو لیژنەی کە یەکێتی نووسەرانی کوردی گشتی دروست کرد بریتی بوون لەم بەڕێزانە کاکە مەمبۆتانی، حسێن عارف، جەمال بابان، دکتۆر عەزەدی مستەفا ڕەسوول، دکتۆر ئیحسان فواد، دکتۆر معروف خەزنەدار، دکتۆر کاوس قەپتان، دکتۆر مامۆستا نووری عەلی ئەمین، عەبدوڕەزاق بیمار، کامیل بەسیر. ئەمانە ئەو نووسەر و ڕۆشنبیرانە بوون کە پێش ساڵی 1970 کۆبوونەوە بە ئامادەبوونی کاکە مەمبۆتانی و مامۆستا حسێن عارف کە مامۆستا حسێن عارف ئەڵێ من خۆم پەیڕۆ پرۆگرامەکەی نووسەرانم نووسیوە لەسەر داخوازی کاکەمە بڕیارماننا یەکێتی نووسەرانی کورد دروستکەین. بەڵام بەجەوە سیاسەکە کە ئاڵوگۆڕ کرا لە دوای بەیانی 11 ئازارەوە ئەو کەسانە بوون بە ئەندامی دەستەی باڵای یەکێتی نووسەرانی کورد واتە دەستەی گشتی. دوای بە دوای ئینتیخابات کرا لە ناو لقەکانە. ئێمە ئەگەر زۆر سەرنج بخەینە سەر لقی سلێمانی، لە لقی سلێمانیە ئاماژە بە کۆمەڵی خەڵگەین کە بوون بە ئەندامی دەستەی بەڕێوبەری لقی سلێمانی. لەوانە پێگاتون لەم بەڕێزانە مامۆستا شەمحەمی خاڵ سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی، شەهید شاکر فەتا جێگری سەرۆک و هەروەها بێتەوانێ مستەفا ساڵح کەریم سکرتێر، محەممەد مستەفا کوردی ژمێرار وەش ئەم برادرانش بوون بە ئەندام لە ناو لقەکانە وەک مامۆستا ئەحمە هەردی، مەحەرەم محەممەد ئەمین، کامەران موکری، عومەر عارف، عەبدوڵڵا میدیا، حەمەد ساڵح سەعید و ئەمینی میرزا کەریم. ئەم سەرەتایە بوو بەوەی کەوا ماڵی کورد ماڵی نووسەران پێک بێت و دەست بە چالاکیەکانیان بکەن هەر لە ساڵی هەفتاوە هەتاکو ساڵی 1974. بەڵام لێرەدا ئێمە ئەتوانین بڵێن هەندێک گۆڕانکاری بەپێی ئینتیخابات و هەڵبژاردنەکان چووکە جاران ساڵێک بۆ ساڵێک بوو. بەڵام دوا بە دوای ئەوە
خەڵکی تر ئەهاتە پێشەوانێ ئەو ئاڵ و گۆڕاکە من لەم بەیاننامەی خۆمان ڕوونم کردوێتەوە و بۆتە مێژوو بۆ نوێچێتی نووسەران ئەم کەسانی کەش بەشدار بوون. دەستان خۆش لە مامۆستایان زۆر سوپاسانەکەم بە وردی شیکارێکی جوانت بۆ کردی. مەبەستمە هەندێک پرسیاری دیکەش بکەم تایبەت بۆ مامۆستا. ئێستا نووسەرانێکی گەنجی زۆر دروست بوون دەزانین و بەر شێوازی نوێی خۆیان. ئایا بۆ هەموو جیلەکانە یەکێتی نووسەرانی کورد و هەروەها چین ئەو بنەما و خاڵانی کە بۆ نووسەر بەگری دەزان تاوکو بتوانێت پێی بەشدار بێ لە نەوەیەکێتی نووسەرانی کوردان. کاکە ئێمە تاوان بە پێی پەرۆپۆگرام هەر کەسێک دوو کتێبی هەبووە و سێ کەس تەییدی کردوێ لە لەقەکانە دوایی نێراوەتە دەستەی گشتی کە پەسەندیان کردووە سیڤی بۆ دروست کراوە بۆتە ئەندام. بەڵام ئەبێ ئێمە حەقیقەتێکەیە دانی پیا بنین لە دوای ئەو ململانیە و دژواری و نەخۆشی کۆرۆنا و نەبوونی ینی چۆنەڵێ پارەداری و چۆن ئەو بابەتانە موچە و ئەو شتانە وای لێها نووسەران تووشی خامۆشی ببێ و تووشی ئەوە ببێ کەوا نەتوانێت ئەندام وەرگێ چونکە بۆ ئێستا بۆ ئێمە کاربەڕێکەنی ئەم دەستەی کە لە قی سلێمانی کاربەڕێکەرە چونکە ئێمە مافمان تا 2014 بوو بەڵام لە 2014 بۆ ئەمڕۆ تەنیا جستومانە دەرگای نووسەرانی کووردا نەخرێ و بتوانین بیهێڵینەوە هەتا ئاسۆیەگە بێ. بەڵام مژدەبەخشی ئەوەیە کە وەکو دوێژش من باسم کرد دەستەی باڵا کۆبوونەتەوە لە هەولێر بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر هیمداد حسین و بەڕێز کاک ئازاد عەبدولواحید ئەمانە کە نوێنەری دوو حیزبی سیاسی و گەورەی کوردن لەگەڵ چەند ئەندامێکی کە بۆ ئەوەی هەوڵیان ناوە ڕێکەون یەکێتی نووسەرانی کورد گەڕ بۆ لەبەر ئەوەی تۆ 14 ساڵە ئەندامە وەرنەگرتووە چی چیرۆنووس چه شاعیر چه وەرجێر تێگەی چی ڕۆمانوس ئەمانە خۆ دەزایی لەم 14 ساڵە یعنی کاتێ 11 ساڵ لەم 11 ساڵە ئەم خەڵکە پێگەیوە گەنجان پێگەیوەن قەڵەمیان دیارە هەروە بێتەوە چیرۆکیان دیارە شیعریان دیارە بەرهەمی باشیان هەیە ئەی باشە چۆن ئەمانە نەکرین بە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد مافیان بفەوتێ و دایم چەند پەلاماری ئەم ڕێکخراوە ئەو ڕێکخراوە بن چی لە دەروون و ناخیانەیە هەڵی ڕێژن و ئەمانە بەڵام هیچی بە مێژووی پرشنگاری یەکێتی نووسەرانی کورد نابێ لەبەر ئەوەی یەکێتی نووسەرانی کورد خاوەنی کۆمەڵێ وجوهن دەموچاوی بەخشندن کەوانەی ناومان بردن و کۆمەڵی خاوەنی شەهیدین ینی کۆمەڵی نووسەرمان لە سەنگەرەکانی خەبات و بەرخودانە شەهید بوون یا بەدەستی ڕژێمی فاشیەکە لە سێدارە دراون پیاویش وەکو شاکر فەتاح پیاوی دڕشامەریوانی وەکو جەمیل ڕەنجبەر وەکو ئەنوەرمائی ئەمانە هەموو شەهیدی نووسەران و خەڵکی کەش تێگەی کەواتە ئێمە ئەبێ ئەم دەرگایی کەوا من ئێستا لە موتارە مژدەی ئەوم ما بە ئەو نەوەی تازە و ئەو نەوانی کە ماون وەرنەگیراون کە مانگی 6 کۆنگرە ئەگیرێ کە کۆنگرە گیرە دوایی هەڵبژارنی لقەکان دەست پێکە کە دوای لقەکان تەواو بوو ئەنجا دەست دەکرێت بە ئەندام وەرگرتن بە پێی ئەو شروتانەی لە پەیڕۆپۆگرامە هەیە. هیوای باشی دەخوازین و بەو جۆرەش بەڕێوچێکە خۆتان پێتان گونجاوە هەروەها بەدڵنیاییەوە ئەوەش مژدەیەکی زۆر خۆشە بۆ هەمووان. مامۆستا فواد وەکو بەڕێستان و ئەزمونتان و ئێوە لەو دنیاەدان دەمێ بزانم بەگشتی ئەدەبیاتی کوردی ئەدەبی ئێمە و دۆخی نووسین و نووسینی نووسەرانمان بەرەو کوێ دەڕاو یاخود ئێستا گەیشتۆتە کوێ؟ ئێمە ئەگە سەر لە مێژووی ئەدەبیاتی کوردی بێ مێژوەکی زۆر پرشنگدارمان هەیە و دیارمان هەیە لە ناوی خۆشمان و ژیانیشە تۆ خاوەنی ئەحمەی خانی و مەلای جزیری و حاجیقایی تۆ خاوەنی سێکوچکەی بابانی سالم و نالی و مەحوید تۆ خاوەنی کۆمەڵە شاعری نەتەوەی نیشتیمان پەروەری وەکو هەژار و کامەران و دیلان و کامیژیر و چەندەهای تر ئەمە بۆ خۆی مانەوە تۆ لەگەر ڕەوتێکە ژیان و گۆڕانکاریەکان و شۆڕش و بەرخودان و خێرنەوەی تازە و نوێ و دنیای تەکنۆلۆژیا بەڕێوەی من لەم دوسێ ڕۆژا وتارێکی بەڕێزێکم خوێنەوە ناوی محەممەد سەدیق ڕەواندزیە باسی بەهای ئەدەبی کوردی ئەکات لەگەڵ بەهای ئەدەبی جیهانیە یعنی ئەو باسی ئەو کورتبینیەکە کە لای هەندێک نووسەر و خەڵکەیە کە گوای ئێمە هیچمان نەکردووە دیار نین و تێگەشی خەڵک گەورەیە و خەڵک نۆبڵ وەرەگری و ئەمە ئەکا بەڵام
ئەو نمونانە بێنینەوە یا شعری ئەوانە تەرجومەکەین تێگە بۆ کوردی تۆ لە ئەنگلیزەکانە سێرەکەی 4 شاعیر ئەناسی شیلی و لۆرد بایرۆن و ئەوە لە ڕووسەکان مەسەلا مایکۆفیسکی و یاسەنین و تێگەێمانە لە ئیسپانیەکان لۆرکە ئەناسی ئەی لە کووردا گۆرانەیە کاکە خانی و هەیە ئەحمە مختارە هەیە هەروە بێتەوە شاعری میلیشەیە وەکو قانع و مفتی پێنجونی و ئەمانە ئەمە مێژویان بۆ تۆ دروست کردووە یعنی کورد و پیرەمێردێکی گەورە هەیە کە فەیلسوفە کە ئەو پەیامەی پێی بوو لەو دوای شەڕی جیهانی و گەڕایە بۆ کوردستان ڕۆژنامەی ژین بکاتە و ژیندانێ و ئەوانە تۆ مەسەلا عەلادین سوجاری و برای محەمەد کە 10 ساڵ بەس گەلاوێژیان دەرکردووە عەلادین سوجاری بێژگە لە ڕشتەی مرۆواری مێژووی ئەدەبی کوردی هەیە ڕەفیق حیلمیت هەیە ئەمانە هەمووی خەرمانەی و ئەدەبیاتی تۆن یعنی شتێک نییە نەتەوەی کورد لە هەر 4 پارچەی کوردستانە وەستا بێت و هینەکە تۆ چیرەگونستی گەورە هەیە یعنی تۆ خاوەنی قەناتی کوردۆی خاوەنی مەسەلا ڕەحیمی قازی خاوەنی جەمی سایبی خاوەنی محەممەد مەولومەمی خاوەنی کاکەمەمی خاوەنی حسێ عارفی زۆر دڵشامەریوانی یعنی لە هەر بوارێکە دەست بیتە هەر شتێکمان نییە ئەوە نەمان هەیە شانازی پێوەکەین ینی نەبی بۆ ئێستاش ئەم نەوانەی کە هاتوون بە تایبەتی لە دوای ساڵی هەفتاوە چونکە تۆ تا 650 ئەوانە ئەدەبیاتی کوردی تەوقێکی لە مل بوو بەڵام دوای بە دوای ئەوەی کە بەیانی یانزیازە خێرایە و ئەدەبی کوردی تێکەڵی ئەدەبی جیهانی و عەرەبی و ئەوانە بوو لە فارسەکان و لە شۆچێ ئەمانە نەوەیەکی تازە هاتوۆتە پێشەوە ئەم نەوەیەش نییە تۆ کەسێکی وەکو بەختیار عەلیوەیە 12 ڕۆمانی نووسیوە کەسێکی کەت هەیە مەسەلا ڕێکۆڵینە و دراسات و ئەنتۆلۆژیای چریشتی کوردی یا شعری کوردی ئەندووسێتەوە کەواتە کورد دەستەودامان نییە و ماڵیشی وێران نییە بەڵکو ماڵەکە ڕۆژ بە ڕۆژ پرشنگداری تێک گەشتریەکە جوانتریەکە تێگەی بۆ نمونە ئێستا ئێمە توانی تۆ شعرێکی مەسا پیرەمێردکەی لەگەڵ بەراودیکەی بە شعرێکی پۆشکین کاڵی بەیانی بوو لە خەوە سامڕوانین بەفرەباریوە ئەمە بۆ خۆی نییە ئەڵێن پۆشکین شعرێکی هەر لەوێەوە نزیکە یا مەسە مامەسا گۆران تێگەی یا مەسام شاعرە نوێنەی وەکو لەتیف هەڵمەت و ئەنوەر قار جاف و هەروە بێتوانێت کۆمەڵێ شاعری ترمان هەیە کاکە گەشەیان کردووە دیارن لە ناو ئەدەبی کوردیە ینی دەنگی یاوەتەوە ینی ئێمە میلەتێکی سست و تەمەڵ و بێهین نین بەڵکو ئێستا لە ناو شارەکانە لە ناو هەموو شارەکانی کوردستانە ئەدەب و زمان و کەلتور دەورێکی گرنگە بینێ یعنی تۆ سەری ئەدەبی فلکلۆری کوردی بکە هەر لە ڕۆژەڵاتەوە تۆ جۆ لە دەنگێکی گۆرانێکی حەمەی ماملەیە بێ حەسەن زیرەگە بێ یا عەلی مەردانە بێ یا تارتۆفیقە بێ ئەمە ئەو باتە ئەو جیهانەوە کە نیشانەی ئەوەیە یعنی زۆر گۆرانیمان لێ دزراوە کراوە بە هەندی کراوە بە تورکی کراوە ئەوەش کەچی لێ دەدزرێ و کەسی نییە خاوەنە نییە بێک جیهانیت میلەتێک ئەبێ هەوڵ بە سربەخۆ بێ ئازاد بژی تێگەی بەو شێوەیە دروستکرێتەوە دەست خۆش بە مامۆسافات مەبەستمە پرسیاری ئەو بکەم لە ئێستادا سەرڕای ئەو بەو جۆرەی کە بەڕێستان هەوڵتان داوە ماڵی یەکێتی نووسەرانی کوردستان دانەخرێت بمێنێتەوە بماندووبوونی ئێوە بەڵام سەرڕایەوە ئەمە بزانم چەند لقی هەیە لە چەند شوێنن لقەکان بەگشتی و بەگشتی سەرقاڵی چین ئەو لە تامان ئێمە وەکو پێم وتیت بەهۆی ئەو تەنگەشانەوە کە بەرە ڕووی یەکێتی نووسەران بوو و چی بەهۆی شەڕی ناوخۆ بەهۆی نەبوونی موچە و یارمەتیەکانی جارانمان و دەرنەکردنی کتێب و گۆڤار و یارمەتی نووسەران و ئەوانە تۆزێک وتمان هێمنیەک و خامۆشیەک و کەم دەستێکمان پێوە دیار بووە بەڵام بە دڵسۆزانەوە ئەمە نەمان هێشتۆ بکەوێت چی بۆ بەپێی توانە هەوڵمان ناوە و ئەگەر کتێبشمان چاپ نەکردەوە کۆڕمان گرتووە سیمینارمان گرتووە بەم شێوەیە ئێستا ئێمە لە چەند لقەیە لقی دهۆک لقی هەولێر لقی سلێمانی لقی کەرکووک و مژدەبەخشش بێن بۆ خەڵکی هەڵەبجەی شەهید کە ئەم نیۆڕۆ لەگە کاک برایم هەورەمانیا قسەم کرد
کە لەم کۆنگردنی ئەم کۆنگریا لقی هەڵبجێ شەهیدی ژەکرێتەوە دێگەی بەمە ئێمە پانتاییەکە داگیرەکەین ئێتە تۆ ئەدی بە هەیە شاعیرە ئەدی بێ چیرۆک نووسادی بێ ڕۆمان نووسادی بێ لە کۆڵیوکارە یعنی زۆر جار بەگشتگیری نووسرانەوە بەڵێ ئەمە بۆ خۆی دەوریە بێت بەڵێ مامۆستا سەبارەت بە میدیا دەبێت پرسیار لێ بکەم یەکێتی نووسەران هیچ گۆڤارێک هیچ بڵاوکراوەیەک وەرزەنامەیەکی نییە کاری لەسەر ئێمە وەکووتمان لە هەفتاکانە نووسری کورد دەرەچوو هەفتا تا هەفتا چوار یانزە ژمارە لێ دەرچوو ژمارەیەکی لە شاخ دەرچوو کە و کاتە پێشمەرگە بووین بوو بە 12 ژمارە دوا بە دوای ئەوەی کە بە عزەویز دەست بنێتە بینە قاقای نووسەران و بیکاتە جڵەوی ئەدیبانی عراق بەداخۆ کەیسا کۆمەڵی ئەدیب و شاعیرمانەیە خۆیان کردۆ بە ناو ئەدیبانی عراقە لە پێناوی مشتێ پارە یا تۆزێ ناخواردنە یا ئەمانە خەسڵەتی خۆیانیان بەجێهێشتووە چکاوان نووسری کوردن ئێستا ئێمە کە ئەو کاتی پارەمان بۆ 11 ژمارە نووسەرمان دەرکردووە 4 فیستیڤاڵی گەورەمان گرتووە وەکو هین حمە ساڵا دیلان کامەران موکری سرود لەگەڵ علادێ سجادیە و هەندێ بابەتی گەورەشمانە بۆ لەسەر ئەنفال و لەسەر شیماباران و لەسەر کۆمەڵشت و لە یادی هەڵبجەشە من بۆ خۆم کتێبێکم لەسەر هەڵبجە لە یاد ناچێ لە 91 تاک و 94 یادی هەڵبجەی شەهیدمان کردوێتەوە لە ڕۆژی 16 سێ و گۆڤاریشمان دەرکردووە و بە تایبەتی سەلام مستەفا گۆڤارێکی دەرەکرد بە ناوی 16 سێەوە مامۆستا جەنجاڵێکی زۆر دەبینین لە ئێستادا لە نێو بازاڕی ئەدەبیدا زانین وەکو بەڕێزی شامەژەت پێکرد لەبەر ئەوەی کە بە هۆکارە داراییەکان و ئەو هۆکارە جیاوازەکانەوە یەکێتی نووسەران هەر ئەوە بۆ مانەوەی خۆی پاراستۆ نەیتوانیوە یارمەتی نووسەرە تازەکان بدات یاخود ئەگەر نووسەر وەرگێڕ بە هەماشەوە تازەش نەبوو بێ بەکۆی گشتی ئەوەی ئەمێ ببورم پرسیارکەم ئەو زۆری و بۆریە ئایا یەکێتی نووسەران کە ئینشاءالله لە دوای کۆنگرە و ئەوانە دەتوانێت کۆنتترۆڵێکی ئەوە بکە یاخود ئەمە زیاتر ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە بڵێ ئەوە علاقەی بۆ وەزارەتی ڕۆشنبیری نیە علاقەی بە ئێمەوە هەیە و علاقەی ئەو کاتە بۆ وەزارەتی ڕۆشنبیریە کە بابەتێکە چێتە بەردەستی ناڵم سانسۆری کایامانە کە ئەو بەرهەمە هەڵسەنجێنێ قابلی چاپکردنە یانە ئەدەبیاتی تایە یا هەر قسەی ڕوتە قسەش ناچێتە گرفانەوە یا مەسەلە کابرا تومەحیە بەزەوەی بڵێن کتێبێکی یا دوانی یا دەیە کتێب ئەدەب جەوهرە ئەدەب ئەدا بۆ ڕۆشنبیری بۆ ئەو مەشاکیل و ڕووداوەوانەی کەوا یعنی خەسڵەتی نەتەوەی پیشانەیە تۆ لەسەر ئەنفال شتێگە نووسی ئەبێ بزانی باسکردن جیا چیرۆک و ئەدەبیات جیایە ئێستا بۆی ئەوەی کە وەکو پێم وتی ئێمە لەو 2014 بەرامبەر ئەو نەکسانە کەوتین بەرامبەر ئەو کەم و کوڕیانە کەوتین و هەموو شتەکانمان لێ هین بووە هەندێک ڕێکخرا و دروست بووە ڕێکخراویتە کابرا حەزەکاتە لە CDO بێ لە جەمال عیرفان بێ لە فڵان بێ لە فشار بێ ئەمانە بۆ خۆی نییە حەزەکان لێوێ هەستی خۆی دەربڕێ کتێبەکەی پێشکەشکە شیعر بخوێنێتەوە چیرۆک بخوێنێتەوە ئەمە ئێمەش ناتوانین ببین بە سانسۆر و پۆلیس و بڵێ نابێەوە ئەوە بکەن بەڵام کاتێک کە من بژامەوە تێگەی ماڵەکەم خەزنەدار بوو ماڵەکەم جوانی تیا بوو ماڵەکەم توانی ڕێز لەو قەڵەمە جوانانە بگرێت کە وەکو تۆز لەمە پێش باسم کرد کە عشقی ئەدەب و هوەر و چیرۆک و شعری هەیە ئەوش وەکو وێشێکە بێ وەکو من تێگە وەرەگیرە و ئەو مستەزەماتیانەی کە هەیە پێشکەشی کە و ئەوەشی کە نووسەران دەستی ئەکەوێ بۆ خزمەتکردنی قەڵەمیان بۆ خزمەتکردنی ئەدەبیاتیان ئەوەش ئەکوێتە ئەرچی سەرشان یەکێتی نووسەران بەڵام ئەدەبی خراپ و چاک تێگەی ئەوە خۆی خاوەنەکەی بەرپرسیارە تۆ بابەتێک ئەوەنە لای تۆ هی تۆیە کە لای خۆتە بەس کە بڵاو کردوە ئەبێ بە هی میلەت ئەگەر باش بوو ئەوە ئەمێنێتەوە و دوای 20 ساڵیش بێ 30 ساڵیش بێ قسەی لەسەرەکەێ بەڵام ئەگەر خراپیش بووە یەکەم ڕۆژەوە بە مردووی لە دایکە بێ مامۆستا دوا پرسیار دەمێ پرسیاری ئەو بکەم تا چەند بەڕێستان دڵخۆشن بە هیوان بۆ دوا ڕۆژی ئەدەبی کوردی و لە داهاتووی نووسینی ئەدەبی کوردی چی دەڕوانن ئێوە زۆر بە قوڵی لە بێژووی ئەدەبی کوردیدا قاڵ بوونەتەوە و بە ناو و بە ناوەڕۆکی ئەدیبان و نووسەرانتان لەبەرە و هەستی پێ دەکەم زۆر بە عاشقەوە باسییان دەکەی بۆ داهاتوو چی دەڕوانی ئایا نووسەری وەهامان هەیە هەستکەی لە داهاتوو ئەوانیش دەبنەوە بن مێژوویەک و ئەستێرێکی درەوشاوە بڵێ کاکە مانگ شەوێک ڕووناگەکاتەوە
وانە ئەستێرەکانە ژریوێنن میلەتی کوردیش میلەتێکی زەهمووە میلەتێکە کە خاوەنی خانی و مەلای جزیری و حاجی قار و پیرەمێرد و ئەوانە بێ بە دواشە سێکوچکەی نالی بێ و بە دواشە خاوەنی مۆلانە خالیدی نەخشبەندی بێ و خاوەنی کۆمەڵێ شتی جوان بێ لە هەموو کوردستانی گەورە مەرجی بۆ نییە نەمرە هەموو کاتێ وە نەشخەوتوە هەموو کاتێ داهێنانەکە هەموو کاتێ ئیزافەی ئەدەبەکەی و ڕۆشنبیری و زمان و کەلتوریەکە ئێمە بەست ئەوەی ئێمەی کوشتووەم نەتەوەی وێران کردو بێکچیانیە بێ ئازادیە من ئەگەر دەوڵەتێکی سربەخۆم هەبێ چۆن باسی مەحموود دەروێژەکریا چۆن باسی غەسان کەنفانیەکریا چۆن باسی بڵێن نووسەرانی تری فارس و عەرەب و تورک و ئەوانەکرێ بە شانازیەوە بێ باسی ئێمەشکەین تێگەی چونکە ئێمە مادەم خاوەنی گۆرانی مادەم خاوەنی شەخنووری شەخ ساڵحین مادەم ئەو سەیریکە ئەو کاروانەکە ئەگەر لە 1650 حسابی کەی هەتا ئەمڕۆ نەوەستاوە تێگەی یعنی تۆ سەری حەزرەتی مەولەوی کە کاکە سەری وەفایکە چ جوانە شعرەکانی کەواتە لە هەموو کولوکە لەبەرێکی ئەم کوردستانە لە هەورامانەوە تاکو و ئەگاتە بادینان لە ئەگاتە خانەقین و خوار خانەقین و ئەوانە نووسەری کورد لە پێناوی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی و جوانی خاکەکەیە شعری وتووە شعری بەرگری وتووە شعری جوانی وتووە شعری کۆمەڵایەتی و سیاسی وتووە لەنسا هزری نەتەوەی لە ناو شعری کوردیە کە خۆ من لە زۆر کتێبەکەمە باسم کرد بۆنی خاک لە پرسی نەتەوەیە داهای وەکو مامەسا هەژار و ئەخۆل و هەروابێتەوە بێکەس و پیرەمێرد و چێو هەیە کە بەرەنگاری ئەو کارەسات و ڕووداوانە بوون بۆ ئەوەی ئەگەر مێژوش نەنووسێتەوە تۆ لە شعرێکە شەشی ئەیلول دۆزیتەوە تێگەی نۆی حوزەیران بدۆزیتەوە نۆزەی حوزەیران بدۆزیتەوە کەواتە ئەوە زمانی شاعیرانە ئەوە زمانی ئەدیبانە کە لە پێش مێژوو نووسەکان ئەو بابەتانە تۆمارەکەن تێگەی لەبەر ئەوە کە تۆ لە کاتێکە میلەتێک خاوەنی ئەو کەلتورە جوانە بێ خاوەنی ئەدەبیاتێکی بەڕەونەق بێ ئاسمانی تاریخی دەمێک ڕووناگەکاتەوە بەڵام داڵدەی نووسەران و خزمەتکردنی نووسەران و قەڵەم و چاپکردنی کتێبەکانیان و بەدەنگ هاتنیان ئەوەش بابەتێکی بەخشندەیە چ لە دەسەڵاتەوە بێ لە حکوومەتی هەرێمەوە بێ یا لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بێ باشترین شت ئەوەیە نووسەر خۆی باوەڕی بەخۆی بێ خۆی ئامانجی هیواکانی خۆی بپێچێ چونکە تۆ جیل بە جیسەی جیلی حەفتاکان کە ئەمە لەتی بەڵمەتە ئەمە نوەر شاکەلیە ئەمە نوەر قاجافە ئەمە ڕەفیق سابیرە ئەمە ئەحلام مەنسوورە تێگەی وەرەوە هەشتاکان ئەمە بەرزان هەستیارە ئەمە هیدایەت عەبدوڵڵا حەیرانە ئەمە جەما غەمبارە ئەمە ئەوەن کە من ئینشەڵا لەم بەیناتی لیفە دەرەچێ گۆڤارێ بۆ کە وەختی خۆی خۆم دەرم کردووە هەچی بەرهەمەکانی ئەو نووسەرە گەنجانی ئەو سەردەمە هێتا 85 جوونەوەکان بەرهەمیان تیا هەیە تێگەی کەواتە ئێمە نەخەوتوین و نەنووسین و هەمیشە لە ڕاچەنین و لەواین تۆ مەسەلا کاکشێرکۆ هەیە جەلالی میرزاکەریمە هەیە جەماشار باژێڕی هەیە عەبدوڵڵا پەشێوە هەیە ئەمانە هەمووی مڵکی تۆن مڵکی تۆن لەبەر ئەوە مادەم ئەوانە لە پێش تووە بە هەزارها هەیە لە دوای تۆ 2000 تر بەڕێوەیە ئێگەی کەواتە کورد دەستەوسان دانەنیشتووە ئەدیبی کورد لە هەموو بارێک و جاری وە هەندێشت ئەرکی شاعیر نەبوو بەڵام شاعیرەکە بە شعر ئەو هەستەی دەربڕیوە وەکو شەشی ئەیلول یا وەکو نوێی حوزەیران یا وەکو کارەساتی ئەنفال شیمیاوی ئەمە مێژووی توێ و مێژوی خێنایی توێ ئەیکەی کە بە دەق ئەدیب و نووسەر و شاعیریکە کەواتە سەلووتکەی پێش هەموو حیزبێکی سیاسی کوردی ئەدیبەکان بەرپرسیارن و ئەوانن خاوەنی مێژووی نەتەوەی کورد دەستان خۆش بێ و هەر بمێنن تەمەند درێژ بن خاوەتانە میشە ڕەنگی زێڕین بێ زۆر خۆشحاڵ بووم لە نزیکیەوە دانیشتم و کوڕێ لە شتێکە بەڕێزم سوپاسانەکەم من زۆر چێژم لە قسەکانی بەڕێزتان سوپاسانەکەم بەڕێز نووسەر و مامۆستا فواد سەڕاج کە لەم پرۆگرام لەگەڵ میوان بوو جێگری لێپرسراوی لە قیسلێمانی یەکێتی نووسەرانی کوردستان هیوادارم هەمومان زۆر بەدڵ و بەگیان ئەدەبیاتی
کوردی و ڕەسەنایەتی خۆمان پارێزین و بە دڵنیاییەوە وەک مامۆساوتی خاوەنی مێژوویەکی ئێجگار جێڕین و پڕبەهاین و هەرو مێژووەش دڵنیامان دەکاتەوە کە داهاتوومان زۆر درەوشاوتر دەبێت. زۆر سپاسانەکەم، خۆشحاڵ بووم لەو پرۆگرامەش تا پرۆگرامێکی دیکە میوانێکی دیکە و بابەتێکی دیکە دێمەوە خزمەتتان و هەروەها لە یادینەکەم سپاسی پرۆدیوسەر و تەواوی تیم و ستافی ئامادەکاری ئەو پرۆگرام بکەم لە ئێوارە سلێمانی کە گەیشتە لای بەڕێستان.